ڕێگای پایتەخت میدیاوە ئەو چالنجە دووبارە بکەیەوە لۆ فەرقەچی دەبی ینی ئینشاءالله ئەمە ئەو چالنجەی دەکەین لە بۆ کاگ ئارین بارزانی پایتەخت جیاوازە حتممە جیاوازە یەکسەر هاتەوە خەبەرەکە هاتەوە لەبەر هەندی ئەمە دەستخۆشی لێ دەکەین زۆر سوپاسی دەکەیت دەستی خۆشببی خوا خێری هەموو لایەکی بنووسی هەر ئەو هاوەکو سەربازەکی یعنی ماندوونە ناز بن شتی حەق و باش بڵاوی بکەنەوە چی لێدێ ئەوە لە دنیا و لە قیامەت سەرکەوتوو دەبن. لە دوای راپۆرتێکی پایتەخت میدیا ئارین مەسرور بارزانی چاڵنجی مامۆستا شێخ عەلی تاهیری قبول کرد. سڵاوتان نەبێت من کەیفی حەسەنەرکی دوو ڕۆژ پێش ئێستا مامۆستا شێخ عەلی تاهیر لە ڕێگای مایکی پایتەخت میدیاوە چاڵنجێکی بۆ ئارین مەسرور بارزانی کرد کە پرۆژەیەکیان ڕاگەیاندووە لە مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ حافظ قورئانەکانی کوردستان کە ژیانی هاوسەرگیریان بۆ پێک بهێنن. لە ڕێگای پایتەخت میدیا چالنجەکەی کردو و دواتر لەلایەن ئارین مەسرور بارزانیەوە چالنجەکەی قبول کرا. لەسەر ئەو بابەتە دەچمە لای خۆی و گفتوگۆ دەکەین. مامۆستا سڵای خۆی گەورەت لێبێ. بەخێر بێن و عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵاه. چالنجەکە قبول کرا؟ قبول کرا الحەمدولله الحەمدولله. چۆن بوو لە دوای راپۆرتی پایتەخت میدیا باسی ئەوت کرد کە 24 کاتژمێری بەسەردا چوو هیچ وەڵامێکت نەبوو بەڵام گوتبان پایتەخت جیاوازە و حتمان جیاوازیش دەرکەوت. تا چەند دڵخۆشی لە ڕێگەی پایتەخت میدیاوە چالنجەکەت قبول کرا؟ طبعا جەنابتان کە دوو ڕۆژ لەوەی پێشتر هاتن باستان کرد گوتان چالنجەکەت کردیە پێمان خۆشە باسکەی ئەمش گوتم وەڵا چالنجەکەم کردیە و تەواو ڕۆیشتوو لێگەڕێ لەبەر 24 ساعتی بەسەردا چووە. جەنابەت ئیلحاحات کرد گوتت پێم خۆشە دووبارە بکەیەوە لە کەناڵەکەیمە. دیارە گوتم احتیاج ناکە دووبارە بکەمەوە گوتت جیاوازە فعلا دیارە جیاواز دەرچوو. بە هەر حاڵ ئەمە الحەمدولله فەزل بۆ خوای تەبارەک وتەعالا کە چالنجەکەمان قبول کرا لەلایەن کاگ ئارین بارزانی. بەوەی دڵخۆش بوون لەبەر ئەوەی کارەکەی ما کارێکی خێر و بەرەکەتە کە خزمەتکردنی قورئانی پیرۆزە کە خزمەتکردنی ئەو حافظانەنە کە لە خزمەتی قورئان بوونە. لەبەر هەندێ ئەمە لە بۆ دنیامان نەبووە لە بۆ شەخسیشمان نەبووە کە ئەو فکرە و ئەو بیرۆکەمان ئەو پرۆسەی کە هاوسەرگیریە داماننا زۆر قورس بوو زۆر گەورە بوو ئیمکانیەتێکی زۆری دەوێ مادی و معنەوی زۆر دەوێ. لەبەر هەندێ ئەمە پێمان خۆش بوو کەوا چالنجێکی عام بکەین هەموو کەسێک هەموو کەسایەتیەک ئیشتراک بکە بەشدار بکە لەو چالنجەی. لەبەر هەندی ئەمە دەستخۆشی لێ دەکەین زۆر سوپاسی دەکەی دەستی خۆشببی خوا خێری هەموو لایەکی بنووسی. طبعا ئەمە ئێستا چی لێ هات پاش ئەو چالنجەی سکەکە بیست وەکو سکەی قیتاری پرۆژەکەی چووە سکەکەی و پاڵەش پێوەندرا ڕۆیە. بەڵام ئەمە بەردەوامین هەتا 27 لەیلەتول قەدر بەردەوام دەبین. ئەمە لەبەر ئەوەی ئێستا پرۆسەکە ئەوجە گەورەتر بوو ئەوجە خۆشتر بوو لۆ ئەوەی کە ئەمە بتوانین کەسانێکی زۆر سوودمەند بن لە خەڵاتەکان لەو ئیستیحقاقانەی کە هەیە. لەبەر هەندێ لەو دەقە و سەعاتەی داوا دەکەم لەوانەی کە دەجزئیان لەبەرە کە حافظ قورئانن هەتا ئێستا ناوی خۆیان تۆمار نەکردیا با ناوی خۆیان تۆمار بکەن ئینشاءالله خێر و بەرەکەت لە ڕێگادایە. گوتت پایتەخت جیاوازە حتممە جیاوازە؟ یەکسەر هاتەوە خەبەرەکە هاتەوە. باشە چ پەیامێکت بۆ کاک ئارین هەیە لە ڕێگای پایتەخت میدیا و بیگەیەنیت؟ ئەمە طبعا لۆ جەنابی و لە بۆ ئیدی کەژ وەکو ئەمسالیوی دائیم پێم خۆشە بێنە ناو خەڵک هەموو توێنی توێژێکی خەڵکی ئاگادار بن لەبەر ئەوەی دائیم لە شەرع و پەسەندە ڕاعی و ڕاعیە ئاگاداری یەک بن. ناکرێ ڕاعی ئاگاداری لە ڕعیەی نەبی لە کۆمەلگایەکەی نەبی. لەبەر هەندێک کاتێک ئەگەر لێک نێزیک بن تەبایی هەبی معاناتی خەڵکی بە گەرمی و بە ساردی خەڵکی ئاگادار بن ئەو کۆمەلگایە تەندروست دەبی. لەبەر هەندی ئەمن پێم خۆشە جەنابی لە زۆر بابەتی ئەوها دەست پێشخەر بووە و پێم خۆشە هەر ئەوها بەردەوامیش بی بە تایبەتی لە بۆ خزمەتکردنی ئاینی ئیسلامی پیرۆز لە بۆ خزمەتکردنی دین و ژینی ئەو خەڵکەی لە بۆ خزمەتکردنی ئەهلی قورئان. ئەمە پێم باشە هەر ئەوها وەکو سەربازێکی یعنی ماندوونە ناز بن شتی حەق و باش بڵاوی بکەنەوە
وشتی ناحەقیش برێن ئەوە ناحەقە بە شتی ڕاست و دروستش برێ ئەوە ڕاست و دروستە چی لێ دێ ئەوە لە دنیا و لە قیامەت سەرکەوتوو دەبن. بەڵێ بینێرانی پایتەخت میدیا ئەمە قسەکانی مامۆستا شێخ عەلی تاهیر کوردی بوو کە لە ڕێگەی پایتەخت میدیا ئەنجامیدا وەکو خۆی ئاماژەی پێکرد 2 ڕۆژ پێش ئێستا دوای ئەوەی کە لێدوانێکی بۆ پایتەخت میدیادا و چاڵنجی بەڕێز ئارین مەسرور بارزانی کرد و ئەویش چاڵنجەکەی قبول کرد. هەموو کاتێک گوتومانە کە لە پایتەخت میدیا هەمومان پێکەوە جیاوازی دروست دەکەین بۆیە ئەگەر بتانەوێت دەنگتان بگات ئەوە چاوتان لە پایتەخت میدیا بێت.